لێرەش خوای پەروەردگار باسی ئەو تەوازونەمان بۆکە ئینسانی مسلمان هەرچەندە زۆر زۆر بەداخەوە ئالەم محنەتەیە کە عالەمی ئیسلامی تەقسیم بۆ ئەم هەموو وڵاتە جودا لە یەک دوورەوە ئەم ئەقلیاتە مسلمانانەی کە هەموو هاواریانە لە هەموو شوێنەکە دەنجیان بەغەیری خوای پەروەردگار ناگا ئالەم کاتەیە کە لە زیندانی تاغوتەکانە هەزاران هەزار مسلمانان ئەناڵێنن ئێستا لەم کاتانەشە ضروریە کە خەلیفە نیە و ئەهلی حەل و عەقد نیە و مسلمانان هەمووی هەتیون و کەوتونەتە کۆڵانی سیاسەتی دەولی و خەڵکی بە کەیفی خۆیان چەوسێنێتەوە مهمە لەم کاتەیە تەوازونی لەشیان تێک نەدەن چونکە ئینسان بریتە علاقاتێکی زۆر مهم هەیە لە نێوانی فەسلەجە یعنی ئەندامانی لەش لەگەڵ سایکۆلۆجی ناحیەی علم النەفس مثلا لیمۆیەک کە ئەگوشم من ئاوا هەندێک کەسمان لیکە ڕێژین لەبەرەوەی ئەمە حاڵەتێکە ئینفعالێک بەداخلی مێشک دروستەکات تەوجیه هەدا بە لیک کە برژێ تەجاوبی لەگەڵیا هەبێ بە هەمان شێوە کە تۆ ئەبینی پیاوێکی گردن ئەستوری پیلقەوی ئافرەتێکی داوەتە بەر شەق لەو کۆڵانەیە لە مناڵێکەدا تۆ سۆز و عەتف دەجوڵێ بۆ مناڵەکە ئەمەش جۆرێکە لە هۆرمۆناتێکی تر کە ئەڕژێ یان بەعەکسەوە کە ئەبینی ڕقت هەڵەسێ بەرامبەر بە کابرای دەست درێژکەر و زاڵم ئەم ئینفعالاتە کە هەموو ڕۆژێ هۆرمۆنەکانی ئێمان شێواندووە هەموو ڕۆژێ ئێمە لە ئەخبارە بیستین مسلمانان چ میحنەتێکە چێژ هەموو ڕۆژێکە بیستین مسلمانان لەکوێ کوژران لەکوێ تەعزیب دران مهندسێکی مسلمان عمری خۆی سەرف کردووە هەتاوەکو گەیشتۆتە شەهادەیەکی هێناوە سەیرەکەی لەبەر تەزکیەیەکی حیزبی تەعین نابێ یەکێکی تر لەبەرەوەی ڕیشی بە حاڵ هێشتۆتەوە فرێدەنە پشتاشان و قەرناقە بۆ آخر حدودی کوردستان لەبەرەوەی تۆزە ڕیشی هێشتوت یەکێکی تر لەبەرەوەی ئەزانن دوای نوێژەکە لە شوێنێکە تەقریرێکی لەسەر نووسن ئیسلامیە ئەگەر بۆیان بکرێنە یاڵن ئۆکسجینی دایرەکەش هەڵمشێ ئەم هەموو معاناتەی هەموو ڕۆژەگەی چێژین و مەحرومین لە بەسیتترین مافی ژیانی خۆشمان پێویستە هۆرمۆنەکانی لەشمان با ئەو ئینفعالەشمان پێ دروست بکە قورئانەکەمان هەموو وەختێ پارێزگاری ئەو تەوازونەمان بۆ بکە بۆیە خوای گەورە فەرمێ بە دوو ئاەت یەک بە دوای یەکە لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم خوای پەروەردگار نەهی ئەوەی لێ نەکردوون بەرامبەر بەو کەسانەی کە کوشتاریان نەکردووە لەگەڵتان دەشتان نەوەستاونەتەوە شیوە لەگەڵتانە با کافریش بن وەلەم یخریجوکم من دیاریکم دەریان نەپەڕاندون لەناو وڵات و جێگا و مەنزلی خۆتانە ئەن تەبەڕوهم وتقسطوا إليهم بە سۆز و حەتف و شەفەقەت و دادپەروەر بن لەگەڵیانە لەگەڵ ئەوەشە کە کافرێک بۆچی چونکە کوفری خۆی لەگەڵ خۆیەتی لەبەرەوە ئینسانی مسلمان هەموو وەختێک پێویستە ئەم تەوازونە ڕاگرێت وەکو هەڵگری پەیامێکی خوایی پێویستە بە ساحەبی ئەو سۆز و بەزەیی و عەتف و شەفەقەتە بێ بەرامبەر بە خەڵکی حەز بکا کە ئەو خەڵکە خوا هیدایەتیان بدا و بێنە پێشێ بۆ ئەم ئیسلامە حەز بکە ئەوەی هاتوون بۆ نوێشکردن زیاتر تێبگەن لە ئیسلام حەز بکەن ئەوەی تێگەیشتون لە ئیسلام زیاتر پێوەی پابەند ببن حەز بکە دائیمە ژمارەی مسلمانان لە زیادبوو نابێت اینجا ئەوە کەسانی کە لە ژیانێکی جاهیلیا ژین دوعایان بۆ بکە خێر و شەفەقەتی بۆ ئەوان بێ بۆی ئەوانی وردەوە دەبێنەوە بەرەو ئیسلام ئەم هەڵگری سۆز و عەتفە حتا پێویستە لەو کابرایەشا ببێ کە لە گەرمەی شەڕایە چونکە ئازایەتی مجاهیدی مسلمان ئەوەیە کە لە ناو جەرگەی شەڕا هەستی پێکرد کابرای مقابل دەستی هەڵبڕی وتی ئەسیر بڵێ باش نەک بهێنێتە ئەم لاترەوە بیکوژێ یان لەوێ بڵێ بەخوا فیشەکی پێنەماوە بۆیە وتوێتی ئەسیرە بم بە هەر سیفەتێکی بێ ئەوێ شوێنی ئەو تەوازونەیە چونکە ئەسڵ کوشتنی نییە ئەسڵ داواکردنە بۆ ئەوەی خوا هیدایەتی بدە من ببمە سەبەبێ بۆی خوای گەورە هیدایەتی بدە بەڵام ئەگەر ئەو چەکی هەڵگرتبوو بەرامبەر بە من کە تەصفیی جەسەدی منەکا و من ئەکوژێ ئەو کاتە من حەقی دیفاعکردن و ڕەتدانەوەی ئەوم هەیە بەو شێوەیەش کە خوای گەورە بە پێغەمبەرەکەیە فەرمێ يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم بمسلمانان شوا فرموا ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن يا أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة هردو جبو توازن جوانا راقرتو بويا براستي إنساني مسلماني موزون بارسان صاحب شخصية قرآني أو كسيا كشخصية خوي راقرتو لحالتي آشتي لحالتي شر هەردووچی ئەگەر مەجالی دەعوەیە بانگەوازەکەیە ئەوە بەو سینە فراوانیە و بەو ئوسلوبە جوانە و بە ڕەفتارێکی جوان و مامەڵەکردن لەگەڵ خەڵکیە ئەگەر مەجالی مواجهەکردنە بەکارهێنانی ئەو پەڕی توند و تیژی بۆ ئەوەی لعلهم ينتهون
بۆی ئەوان کۆتایی بەو اعتیدایی ئەخوایان بێنن ئەمەش طبعا داواکاریەکی قورئانیە و